نەبوونی ناوچەیەکی پیشەسازی لە پێنجوێن پەرش و بڵاوی بە پیشەوەران کردووە ئەوە تا لە ناو جەرگەی بازاڕە خەریکی کاری تەنەکەچێتیە لەناو کۆڵانەکانی قەزای پێنجوێنی ئاسنگەرەکان بوونیانەیە و ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە و پیشەوەرانیش داواکەن کە ناوچەیەکی پیشەسازیان لە پێنجوێن بۆ بکرێتەوە بۆ ئەوەی دەرباز بن لەو گرفتانە. ئێمە وەکو کاسبکاران و پیشەوەرانی پێنجوێن گیر و گرفتی ناو شاری پێنجوێنمان هەیە بە بۆنەی نەبوونی ناوچەیەکی پیشەسازیەوە بۆ کاسبکاران و پیشەوەران کە نزیکی 350 پیشەوەرمان هەیە لەم سنوورەیە تا ئێستا بەداخەوە حکومت هیچ جاوڕێکی لێرە نەداوەتەوە بە ناوچێکی پیشەسازیمان بۆ دروستکە ناوچێکی مۆدێرن و بە بۆنی پەرتەوازەبوونی پیشەوەرانە هەر یەکە لە کۆڵانێک وەریەکە لە شوێنێک و هەندێک کەسێ شوێنی دەست ناکەوێت کە ئیشی تیاکە لە ماڵەکەی خۆیان لە گەراجێکە لە شوێنەکە ئەگەر ئاوەڕمان لێباتەوە مەمنونیان هەین سپاسیانەکەین سپاسی جەنابی شتەکەم. تا ئێستا خەڵک سکاڵای بۆیە ناوی لە دەست پیشەوەران بەڵێ وەڕاز بوون بەدەست پیشەوەر ینی لە کۆڵانەکانە لە ماڵەکانە خەڵکیانی زعاج کردووە کابرا بۆیاخە کە ساری کابرای وێران کردووە بۆیاخ پیشەوەرە عینەشن ماڵ و دراوسی زعاج کردو هەمووی سکاڵا زۆرە خەڵک داواکارین لە حکومت کە جێوڕەیەک بۆ ئەم پیشەوەرانە دیاری بکات بەڕاستی ینی من خۆم ماڵەکەم لەوێ ماڵەکەم بای 15 دەفتەر 16 دەفتەر 20 دەفتەرە بەڵام ئێستا بڕوا بێ دەفتەر ناکە بە بۆنەوە ئاسنگەرێ لەم لامەوە ئاسنگەرێ لەو لامەوە ینی شتی تریش هەر هەیە لەو منتیقا جا داواکەین ئەگەر هەستن بە ئیشەکەی خۆیان حکومت سپاسیانەکەین جێگە و ڕێگەیەک بۆ پیشەوەرەکان دیاری بکات لە شاری پێنجوێن لەبەرەوەی لە هەموو شار و شارچکەکان هەیە شوێنی منتیقە سەناعی و شوێنی ئیشکردن جیایە بەڵام لە پێنجوێنی ئێمە هەموو ئیشەکان لە ناو ماڵەکانە بەڕاستی ئەمەش بۆتە جێگەی نیگەرانی خەڵک لەبەرەوە بەڕاستی یعنی خەو شتیان لێ حرام کردوین جا داواکەن لە بەڕێستان ئەگەر بتوانن هاوکاریمان کەن ئیشەکەمان بۆ جێبەجگان سوپاسیانەکەین داواکاریمان لە حکومەتی هەرێمی کوردستان هەیە ئاوڕێکی جددی باتەوە لەم پیشەوەرانە شوێنێکی پیشەسازیان بۆ کە بەڕاستی ئەمان هەمووی دۆست و برادر و کەسی ئێمە لیان بێزارین وەک بێزار کرد بەڵام بەڕاستی ئەم ناو کۆڵانانە شوێنی ئەوە نییە کە بەڕاستی هەموو دەقەوسانیەک ئەم ئیزعاجی هەوێت ناو کۆڵانانەیە ئێمە بەڕاستی گلەیی چاکمانەیە لە حکومت کە هیچ شوێنێکی بۆ ئەم پیشەسازانەی پێنجوێن چارەسەر نەکردووە داواکارین زۆر داواکارین کە بچن بێن بەدەممانەوە ئەم کۆڵانانەمان بۆ چارەسەرکەن لەبەرەوەی بەڕاستی هەمووی دۆستمانن بەڵام حەزەکەین شوێنێکی دیاری و نیشانیان هەبێ کە حەز دەقێبمانێ بڵێ نەچین بۆ ناوچەی پیشەسازی ئیشەکەمان جێبەجێەکەین لەم ناو کۆڵانانەیە بەڕاستی ئیشەکان بە تەواوی بۆ مەزبوط ناکرێ ئێمە بەڕاستی گلەی چاکمانێ لە حکومەت کە تا ئیسە هیچ ئاوڕێکی لەم پیشەوەرانی پێنجوێن ناوەتەوانێ